حاجی کەمال دوای ئەوەی دوو ڕکات نوێژی سونەت دەکات لە مزگەوتدا و خۆشی بانگی بەیانی دەدات. لە چاوەڕوانی نوێژی بەیانیدا دانیشتووە و لە ناکاو تەندروستی تێک دەچێت و بە زمانی بەڕۆژ و لە ماڵی خودا و لە مزگەوتدا دەگەڕێتەوە بۆ لای خودا و دواتر گیان لەدەست دەدات. بەشداری پرسەی حاجی کەمالمان کرد لە گوندی زەنگڵانی سەر بە ناحیەی سەنگەسەر و کەسوکارەکەیمان بەسەر کردەوە و چیرۆکی گیان لە دەستدانی باز دەکەن. شەوی لەیلەتول القەدر بووە و شەوەکەی دانیشتووە. شەوەکەی خوای گەورە الحەمدوللا بەشێکی باش قورئانی بە قسمەت کردووە و دوای ئەوەی کە شەو نوێژەکانی تاوا دەبێت بەشێکی باش لە قورئان دەخوێنێت، ئەنجا دەچێتەوە ماڵ نانێکی هاکەزایی دەخوات و دێتەوە مزگەوت بۆ ئەوەی بانگ بدات، سونەتی تەحیەتول مەسجید دەکات. دوایی لە دوای ئەوەی کە بانگ دەدات بە زمانی بەڕۆژەوە خوای پەروەردگار ئەو مردنەی بە قسمەت دەکات. دیارە ئەو مردنە بەڵێ لە ماڵی خوای پەروەردگار ئەو مردنەی بە قسمەت کرد و ئەو مردنە جێگای شانازیە بۆ ئێمە. و من وەکو خۆم ینی وەکو خاڵم کە گەشتمە سەری دوای ئەوەی کە ماچەم کرد پیرۆزباییم لێ کرد. کاک کەمال بۆ خۆی نیەتەکانی باش بوون، ئینسانێکی ینی بۆ خوای بوو، کارەکانی بۆ خوای بوون، هەر جوڵەکانی بۆ خوای بوون، هەم بانگدانەکەی هەم جوڵە و هەم کار و کەسابەتەکەشی بۆ خوای بوو، ینی حەزی لە حەڵاڵ بوو، حەزی لە کاسبی حەڵاڵ بوو. ئەوە بۆ خوای گەورەش بەرزی کردەوە لە ناو خەڵکی و سپاس بەخوای الحەمدوللا. چووە بۆ مزگەوت بانگی فەرمووە، دواتر دانیشتووە و هەستێکی بەخۆی کردو، هەست بە ئازارێکی کردووە، تەندروستیەک چووە. بەڵێ یەکێک لە هاوڕێی نزیکەکانی دەڵێت چۆن لە ژیانیدا پێی سەربەرز بوون و بە گیان لە دەستدانیشی بەم شێوەیە سەربەرز بوون و خۆزگەش بەوە دەخوازێت مردنێکی وەک حاجی کەمال ببێت بە نسیبیان. دیارە دووسێ ڕۆژ پێشەوەی کە وفات کە قسەمان کردو بە تەلەفۆن لەگەڵی هەموو لە دەوام بوو، دووسێ ڕۆژ وە گەڕابەوە. ئەنی بەرنامەیەوەی دادناکەمە ئیشەڵا دووەم یان سێم ڕۆژی جێژن گەشتێکی سەفەرێکی کوێستان بکەین بۆ بناری خەندیل، دووبارانی وەکو ساڵان دەست بە گەشت و سەیرانی بەهاران بکەینەوە. ئەنیمە سەفەر لەگەڵ کاک کەمالی جیاوازی لەوەیدا هەبوو، تۆ نوێژت نەدەچوان، نوێژ لە کاتی خۆتدا نوێژ دەکرد بە جەماعات و هەموو فەرزێکی بۆی بانگ دەدای، مشکلەی هیچت نەبوو. پێی سەربەرز بووی لە هەموو شوێنێکەوە، چۆن ئەمە بەڕاستی لە ژیاندا پێی سەربەرز بووین، لە مردنەکەشیدا سەربەرزین پێی کەەوە ئاوات و ئامانجیوی ئەوە بوو لە کاتی حیبادەت لە ماڵ لێکێک لە ماڵەکانی خوایدا فریشتە گیان کێشان بێ و وەفاتکە. و ئەم یەکێک بەخۆم تەنها پیرۆزبایم لێ کردووە و شەو ڕۆژ خۆزگە بۆی دەخوازم کەمیش مردنێکی وەکو کاک کەمالم بەنسیب بێ. حاجی کەمال خێزاندار بووە و خاوەنی 6 منداڵ بووە و 2 جار عومرەی کردووە، پیشەی پێشمەرگە بووە. لە تەمەنی 42 ساڵیدا بە شێوەیەک دەگەڕێتەوە بۆ لای پەروەردگار، کەسانێکی زۆر خۆزگەی پێ بخوازن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، گوندی زەنگڵانی سەر بە ناحیەی سەنگەسەر.